هەوڵ و هەواڵی کاراکردنەوەی پەرلەمان تا دێت گەرمتر دەبێت. پارتی کە بە هۆکاری پەخستنی دادەندرێت دەڵێت مانگێکی تر پەرلەمان کارا دەکرێتەوە، بەڵام پێدەچێت دەستەیەکی سەرۆکایەتی نوێ بە هاوبەشی لەگەڵ یەکێتی و یەکگرتوو پێک بێنن بەدەر لە لایەنەکانی دیکە. ئەگەر تەوافقێکی گشتگیر نەبێت لایەنەکانی پێشتر ڕەنگە تەوافقێکی سێلانە هەبێت جزئی هەبێتن، ئەوە بەڕەوا دەزانین بە زرورەش دەزانین ئەگە تەوافقی گشتی ببی باشترە، ئەگە تەوافقی پەرلەمان کارا ببی ئێمە لە هەموو کەس پەلەترین. یەکگرتووی ئیسلامی لەگەڵ ئەوەدا نیە هیچ لایەنێک لە پرۆسەی کاراکردنەوەی پەرلەماندا پشتگوێ بخرێ و دەڵێن ئێمە نابینە تەرەفی هیچ لایەنێکی سیاسی لە دوانی بەرپرسانی پارتیش کە گوایە یەکگرتوو دەیەوێت ژێر بەژێر لەگەڵ پارتی و یەکێتی پەرلەمان کارا بکاتەوە ڕەت دەکەنەوە. بە هیچ شێوەیەک ئێمە نامانەوێت بەڕاستی هیچ لایەک پەراوێز بخرێ و ئێمەش نابینە تەڕەف بەرامبەر هیچ تەڕەفێکی کە و ئەمە تەنها ڕاگەیانەکانی چەند کەسێکی ناو پارتیە لێرە لەوێ قسەی لێکەن. ئێمە بە هیچ شێوەیەک هەموو ئەو ڕێدوانانە بە هەموو شێوەیەک ڕەدەکەینەوە. ینی بەشداری پەرلەمان ناکەن بۆ مەرجانەی کە هەیە و یان بووە بە هیچ شێوەیەک. یەکێتی لای خۆیەوە دەڵێت کێشەی لە کاراکردنەوەی پەرلەماندا نییە، تەنیا ڕۆلی نێوەنگیری دەگێڕێ و دەیەوێت دڵی گۆڕان بە خواستەکانی پارتی ڕازی بکات لە کۆبنەوەی هاوبەشی هەردوو لاشدا کە لە مەکۆی گۆڕان بەڕێوە چوو. وەفدی یەکێتی بەڕوونی بە گۆڕانیان وتووە تاکە بژادەی کاراکردنەوەی پەرلەمان گۆڕینی دکتۆر یوسف محەممەدە گۆڕانیش بەتوندی ئەو پێشنیازەی ڕەت کردوتەوە و وتوێتی قابلی قبول نییە. دەرفەتێک هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بە گۆڕینی سەرۆکی پەرلەمان، بەڵام دیارە لەو کۆبوونەوەی نەگەیشتون بە ئەنجام لەبەرەوە مەسەلەکە هەر بە هەڵپەسێ دراوی ماوەتەوە. گۆڕان کە ڕێکەوتنێکی هاوبەشی لەگەڵ یەکێتیدا هەیە و پێداگری لە جێبەجێکردنی دەکات دەڵێت یەکێتی بەنەفەسی پارتی بوونەوە سەردانیان کردوون و ڕاستبادەی پارتیان پێگەیاندون لە کاتێکدا ئەوان چاوەڕوان بوون قسە لەسەر جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتنامەکەی دەباشان بکرێت. داخۆ برادرانی یەکێتی بە ئەجێندایەکی پارتیەوە هاتوون بۆ کۆبوونەوەکە کە داوای گۆڕینی سەرۆکایەتی پەرلەمانیانە کرد لە کاتێکە هەم ئێمە و هەم یەکێتی نیشتیمانی کوردستانش باشە زان کە کێشەی سەرێکی لە کوردستانە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نییە. ئێستا پرسیاری ئەوە دەکرێت ئایا ڕێکەوتنامەی سیاسی نێوان یەکێتی گۆڕان هێشتا ڕۆحی تیاماوە یاخود هەردوو لا بێئومێد بوون و هەر لایەکیان چاوەڕوانی لایەنەکەی بەرامبەرە تا کۆتایی هێنانی مانگی هەنگوینی نێوانیان ڕابگەیانن. یەکێتی کەوتۆتە دۆخێکەوە کە بڕیاردان بۆی قورسە لەلایەک هاوپەیمانەکەی کە پارتیە و لەلایەکی ترەوە پارچەبراوەکەی جەستەی کە گۆڕانە. یەکێتی نایەوێت دڵی هیچ کامیان بشکێنێت و لەم خوڕەشدا کە تێی کەوتووە بە سەربەرزی ڕزگاری بێت. بەڵام لە ئێستادا گۆڕان لە یەکێتی لالوتە و دەیەوێت پشت لە پارتی بکات و ئەو ڕێکەوتنەی کە لە نێوانیاندا هەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت. لەو نێوانشدا ئەگەر یەکێتی دڵی گۆڕانی شکاند و پارتی هەڵبژات ڕەنگە هاوکێشەی سیاسی حیزبەکان لە باشووری کوردستان بە تەواوی بگۆڕێت. ڕامێ عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.